لە هەفتەی 25 خولی نایابی یانەکانی کوردستان یانەی دەربەندیخان پاڵپشت بە یاریگا و هەندەر میوانداری یانەی هەندرێنی کرد. دەربەندیخان خاوەنی پلەی حوتەمە و بەردەوام لە ڕکابەریدایە بۆ گەیشتن بە پلەکانی پێشەوەی ڕێزبەندی و هەندرێنیش خاوەنی پلەی دووەمە و پێویستی بە سێخاڵی ئەم یاریە بوو بۆ ئەوەی لە ڕکابەرەکەی کە سیروانی نوێیە دوانەکەوێت. نیوەی یەکەم هەردوو لە ئاستێکی باشیان پێشکەش کرد و زۆرترین هێرشیان دەبردە سەرگۆڵی بەرامبەر، بەڵام هیچ لایەکیان نەیانتوانی ئەو نیوەیە بە سوودی خۆیان یەکلا بکەنەوە و نیوەی یەکەم بە خاوێنی کۆتایی پێهات. لە نیوەی دووەمدا هەردوو لە باگڕوتینێکی زۆرەوە یاریان دەست پێ کردەوە، بەڵام کەشوهەوا ئاستەنگی بۆ یاریکردنی میوان و خانەخوێش دروست کردبوو. ناوبژیوان لە خولەکی 61 سەنگەر عەبدولکەریمی لە هەندرێن بە کارتی سوور کردە دەرەوەی یاریگا، ئەماش ئەرکی هەندرێنی قورستر کرد و نەیانتوانی درێژە بە ئاستە باشەکەیان بدەن، بەڵام دەربەندیخانیش نەیتوانی سوود لە کەمی یاریزانانی میوانەکەیان وەربگرن و گۆڵی پێشکەوتن تۆمار بکەن. بۆیە یاریەکە تا کۆتایی بەبێ گۆڵمایەوە و هەردوو لە بەتاکە خاڵێکی یاریەکە ڕازی بوون. سەرەتا بەنای خۆی گەورە میرەبان بەڕاستی یاری ئەوڕۆمان بەرامبەریانی دەربەندیخان دەتوان بڵێم فەریقی ئێمە لە ئاستێکی زۆر باش بوو، یعنی شەوتی یەکەم لە بەرژەوەندی ئێمە بوو بەڕاستی وەکو ئەدا، شەوتی دووەمیش بە هەمان پیلان یاریمان دەکرد، بەڵام دەرکردنی و یاریزانەمان لە دەخولەکی سەرەتای جێمی دووەم وەی کرد ئێمە زیاتر پلانەکەمان بگۆڕین بە هەزماتی مرتەدە یاریکەین، هەرچەندە بە لاعیبەشیش نەقز یاریمان دەکرد، بەڵام یاریزانەکان ئاسێکی باشیان پێشکرد، بەڕاستی جوهدێکی باشیان سەرف کرد. ئینشاڵڵا دەوری ماوە 5 یاریتر ماوە، ئینشاڵڵا ئەمە کۆڵ نادەین تا ئەو کاتانی ئەمەل ما بێ ئێمە دەجەنجی لە پێنا نازناوەکە. سەرەتا بەنای خوای گەورە دیارە ئەمڕۆ لەگەڵ هەندرێن یاریمانە بوو، لە چاوارەکانی پێشۆک و ئەداگی باشمان پێشکەش کرد، بەڵام ئێمە لە کۆتاییەکانە ینی فنیشمان باش نییە بەڕاستی، یانی ئێمە فورسەمان بۆ هاتووە هەربا لە گێم یەکەمە یارگەمان حەسم بوو یەکلااو کردهاتەوە، بەڵام بەداخەوە نەمانتوانی ئەمڕۆژ تامی سەرکەوتن بکەین و خاڵێکیش لەگەڵ هەندرێنە بەکەمی نازانم، بەڵام ئێمە لە ناو یاریگای خۆمان بۆی دانەبڕین لە کێبرچەکان بەڕاستی لەو ڕۆوە کەم بوو، بەڵام ئینشەڵڵا بۆ یاریەکانی داهاتوو ئێمە لەگەڵ چەند یاریزانێک قسەمان کردەوە بەم یاریانی داهاتووە گەر بێن ئینشەڵڵا ئەمەلمانێ بۆ یاریەکانی داهاتوو هەم باشتر بین هەم ئەنجامەکانیش بە دڵی خۆمان و هەندەران بێت. هاوشێوەی ئەنجامەکەش یاریەکە هیچی لە ڕیزبەندی خولەکە بۆ هەردوو لا نەگۆڕی و هەندرێن بە کۆکردنەوەی 41 خاڵ لە خانەی دووەمدا مایەوە و دەربەندیخانیش بە 32 خاڵ پلەی حوتەمی خولی نایابی گرتووە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.